بەڵێ بینەرانی عزیز بەردەوامین لەگەڵتان لەگەڵ ئەم بەرنامە تایبەتە کە تایبەتە بە پرسی ئەنفال. ئێستش لەگەڵ میوانەکانم بەردەوامم بڵێ فەرمووگەر ناوی خۆت بڵێت و پرسیارەکە بڵێ. واحد باجت لە گوندی لە قادر سەرنگ گەرمیان. پرسیاری یەکەمم بۆ کاک عادلە. زۆر حیفم دێت دوای دوو خولی پەرلەمانی عێراق کە سەرۆک کۆماری کورد بێت و جێگیری سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی پەرلەمانی کورد بێت بۆ قەرەبووکردنەوەی جینۆساوی پێویستمان وە تەوافق و زۆری نەبێ. ئایا ئەپرسم ئەڵمانیەکان یاخود جوولەکەکانی ئەڵمان ئەوانیش زۆری نەبوون لە پەرلەمانی ئەڵمانیا کە توانیان قەرەبوو وەربگرنەوە؟ پرسیاری دووەم ئەوەیە ئەوانیش بۆ هەر قوربانیەکی داوای 25,000 دۆلاریان کردوەکو پرۆژە یاساکەی وەزارەتی شەهیدان تێدە داواکە. دووبارە کە عادل پرسیارەکەی ترشم بۆ کە عادلە ئەڵێ پەرلەمان دەوری نییە یاخود ڕۆڵی نییە لە قەزەی جاش و مستەشارەکانە. ئەی پەرلەمان ئیشی چییە؟ لێپرسینەوەی لەگەڵ حکومەت ناکات؟ دەستخۆش. وەڵامی پرسیاری یەکەمی ئەو برا بەڕێزە سوپاسی دەکەم پرسیارەکانی لە شوێن خۆنی. ئیشکردنمان لە ناو پەرلەمانی عراقی بە پێی پەڕێوەکی ناوخۆیەوە بە پێی دەستوری عراقیە. سەرۆک کۆمار مافی ئەوەی هەیە کە پرۆژە یاسایەک بنێرێت بۆ ناو پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ بە پێی دەستوری عراقی. بەڕێز مامدلال مافی ئەوەی هەیە کە پرۆژە یاسا بنێرێ بە هەمان شێوە سەرۆکی حکوومەت مافی ئەوەیە کە بینێرێ. بەڵام لە ناو پەرلەماندا خاترانە و ئەوانە نییە کە بڵێ ئەمە کوردە یان لەبەر خاتری ئەو. کە باسی لە تەوافقی سیاسی دەکەم، هەر پرۆژەیەک دێتە ناو پەرلەمان ئەبێ پشتیوانی بۆ دروست بکەین لە ناو پەرلەمان. وەکو شتێک نمونەیەکی بۆ دێنمەوە، قانونی مؤسسەی سوژێنای سیاسی بەنیاز بووین کە هەمواری بکەین یەک وشە زیاد بکەین بە ناوی المحتەجز السیاسی، یعنی ئەوەی کە محتەجزە بەڵام بە شێوەیەکی سیاسی. ئێمە ویستمان ئۆردوگا زۆرە ملێکانی کوردستان ئەوانی کە لە سنووری چەمچەماڵ و ئەوانی لە سنووری ڕاپەڕین و لەو شوێنانە هەنا ئۆردوگای زۆرە ملێنە کە دێنشینەکان هاتوون لەوێ دانراون. ئەوان ویستیان ئەوانەی کە لە ڕەفحە بوون لە نێوان حدودی سعودی و عراق بخەنە ناو ئەم محتەجزی سیاسیە کە زانیان ڕێژەی ئێمە زۆرە ڕازی نەبوون لەسەر ئەوەی کە ئەم پرۆژە یاسایە هەموار بکرێ. ویستیان تەنها بۆ مەسلەی ڕەفحە ئەوانەی کە لەسەر بڵێن حدودی سعودیە و نزیکەی 30,000 کەسێک دەبن یاسایەک دەرکەن، ئێمە ڕازی نەبوون لەبەرەوەی ئەوان ڕازی نەبوون لەسەر ئەوەی کە ئۆردوگا زۆرە ملێکانی ئێمە بێنە ناو پرۆژە یاسایەکە. کە لەم تەوافقی سیاسی ئێمە وەکو کورد بە تەنیا نە بەڕێز مامدلال و نە ئێمەی پەرلەمانتارانی کورد، بەڕێز مامدلال کارەکەی تەنها ئەوەیە کە پرۆژە یاساکە بنێرێ بۆ ناو پەرلەمان. بەڵام تۆ پێویستت بە دەنگی 163 پەرلەمانتارە بۆی دەنگ لەسەر پرۆژە یاساکە بدات. پرسیارەکانی تر ببوورە پرسیارەکەی تری سەبارەت بە وەڵامی پرسیاری دووەمێت. من دەڵێم کاتێک دادگا بڕیار دەدا ئەم بڕیارە شەرعیەتی هەیە و ئەبێت جێبەجێ بکرێ. جێبەجێکردنی ئەم بڕیارە لەسەر حکوومەتی فیدراالە یاخود لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا بەرپرسیارین لەسەر لە بەرامبەر ئەوەی کە کاتێک دەسەڵاتی جێبەجێکاری تۆمەتبارێکی ئەنفالی دیاریکراو لە سنووری بەغدا هەیە و زانیاریمان هەبێ بەوەی کە حکوومەتی عراق دەستگیری ناکە، ئێمە بەرپرسیارین وەکو پەرلەمانتار. بەڵام وەکو هەرێمی کوردستان ئێمە لە کوردستاندا حکوومەتمان هەیە و پەرلەمانمان هەیە. من پرسیارم بۆ ئەو برا بەڕێزە هەیە ئەگەر ناونیشانی تۆمەتبارێکی لەلایە لە سنووری دەسەڵاتی حکوومەتی عراقی فدرال بەڵێنی پێدەم کە لە ناو پەرلەمان ئێمە هەوڵ بدەین ئەو دادوەرە یاخود ئەو دەسەڵاتە جێبەجێکاری کەم تەرخەمە بانگشتی دەستت خۆش بێت. من عەبدولوهاب فتحوڵا لە ناحیە شۆڕەشەواتوم یەکەم پرسیارم ڕوبەڕووی مامۆستاسەردا ئاسارامەکە و مامۆستاجان وە لە وەزارەتەکەی جەنابدا کەسانێکی تاوانبار و مستەشار لە وەزارەتەکەی جەنابدا باڵا دەست و موچە وەرێن. ئەمە بۆ ئەی تۆ ئیشت چییە لەوێ؟ ئەگەمە کەسوکارم ئەمپالە کەسوکاری خەمی کەسوکاری ئەمپالەوە نیە کە کەسوکارەکان ئەمپالە خەمی گەورەی ئەوانی سەوەی کە کەسانی باڵا دەست موچەکانیان لەوان زیاتر و لەوان ڕێزیان زیاترە لەم حکوومەتەی جەنەب لەم وڵایە وەزارەتی بەڕێزە. دووەم پرسیارم ئارسی کاگلەتیڤم ئەیکاگلەتیڤ وەکو نووسەرێک کە مادام ئەم داواکاریان ڕوبەڕووی حکوومەت کردوێتەوە کە جاشەکانی مستەشارەکانیان پۆست و باڵیان زیاترە، بۆچی ئێمەش کشمان وەکو نووسەرێ بۆچی کشمانەوێنە بەعسی مادام ژیانمان خۆشتر و حکوومەتەمان پارێزی و باشتر نیە بۆ هەمومان.
بەڵێ مامۆستا سەبارەت بەوە هەر بەڵگە بێنە ناوێ بێنە بۆ ئێمە نهێڵن ناوم بۆ بێنە ئەوە بێنی بە بەڵگەوە نەک بە ببوورە زۆر پێویست ناکە من داوای بەڵگە لە لای مامۆستاگیان تۆ لایەنێکی سیاسی لە وڵاتە لایەنێکی سیاسی لە وڵاتە لەبەرەوەی کە کەسەکە سەر بە حزبەکە خۆیەتی ئەی پرۆژێت کاکە من بە بەڵگە پێدەڵێم من بەڵێکت پێڵم کەسێکی لە کەربوو موسەشارە بەڵێ کاکە زیاتر لە 100 کەسی داوا دەسەوەیسە بۆ خۆی ئەگەڕێنەوە لە دەبەی لایەنێکی سیاسی پۆژ ئەمە بوو وەڵاو نازانم من هیوادارم ئینسان نەگاتاو یەئسە خراپە هیوادارم ئینسان نەگاتاو ڕەشبینی خراپە و هیوادارم ئێمە بەردەوام بین لەوەی کە ئەوەی لە توانامانە بێ بکرێت بەردەوام بین من بڕاشم وایە ئەتوانین بڕوام وایە ئێمە ئەتوانین ناگەینەوە تازە قوربانەکانمان بۆ ناگەڕێتەوە بەڵام ئەتوانین دنیایەکی باشتر بۆ ئایندەی خۆمان دروستکەین من بڕوام وایە ئێستا کارکردن بۆی کە لە دنیاە ئەمە بە جیژنۆسای بناسیێنرێ زۆر لەوە گرنگترەکەیە ئێستا نەوت دەرەکرێت لە کوردستان نەوت دەرکردن لە کوردستان زیان لە ئایندادا بەڵام بە جینۆساید ناساندن قازانجێکی گەوری بۆ ئاینداهەیە هیوادارم ئەوە بکەین دەستت خۆش بێت کەریم لە ناحیە ڕزگاری من سەرەتا سەر ڕێز و نوازش بۆ قوربانیانی ئەنفال و ئەڵەبجا دادەنوێنم پرسیارێکم لە مامۆستا ئارامەیە لە کوێی دنیادا بووە ینی خەڵک بەڵگا بۆ تاوان هەبێ 6 ملیۆن جوولەکە لە ناو برا ینی تۆ بێ بگەڕێ بڵێ کوا بەڵگا ینی بەڕاستی بەڵگا بوونی بەڵگا ببێت باشترە بەڵام ناکرێت تۆ بۆ هەندێک قەزەی واکە بەرچاوە تۆ بەشن بەڵگا بگەڕی ئەمە لە کوێی دنیادا بۆ بەڕاستی ئەمە جۆرێکە لە هەستەکەم بەڕاستی من لەم بەرنامەیە بۆم دەرکەوت و ئەو ڕۆژش کە سەرۆکی فراکسیۆنی کوردستانی لە پەرلەمان گەشتمە تەقەناتێک ئەتوانم بیسەلمێنم نە ئەندام پەرلەمانی عێراق ئاگای لە کوردستانە یعنی کوردستان ئاگای لە وەزارەتەیە لەبەر ئەوەی مەسەن ئێستا لە قسەی کاک عادل مەسەن ئەڵێ ئەوە لە دادگای باڵای تاوانەکان دەرچووە گەشتوتە کوردستان نابێ ینی شنگونکەیەکی لێکێک کەس نازانێەوە کارەکەی چیە لەو پرسیارە لە پرسیارێک کرا کە بۆ نادرێنە دەسەوە سەرۆکی فراکسیۆنی کوردستان ینی تعجب لێ دێ ئەڵێ کاگە کێش کاتیە بۆ ڕاشکاتکە بابە بۆ من لە دارستان ئاژێم ئەی حکوومەتێکی چییە زۆر پرسیارێک هەر لە زمانی ئەوەشە ینی ئەگەر ئێستا وەفدێک بێت بۆ ئەوەی بێوێت سەردانی شوێنێک بکات شوێنی ئەنفال بێ بەڕێز وەزیر ئەیباتە کوێمانەیە مامۆستاگیان ئەگەر دەربارەی بەڵگە هەڵبەت ئێمە وزارەتێنی لایەنیش حکومینەوە وردەوردە هەڵیشە دێن لەسەر بەڵگە کار بکەین دوایی ئەمە منمان ئەگەرن گەندەڵی تەیەکەوێ خراپی تەیەکەوێ تۆ لە خۆتەوە خەڵکی تۆمەتبارەکەی ئەو کارە ناکرێت هەر کارەکانی ئێمە وەکو وزارەت بەیانی لێپرسینەوە بێت مثلا هەر بڕیارێکە درێبێت تۆ بەڵگەت هەبێت این بڕیار لە هەر باوەڕێنێکێک گەڵێن شەهیدە تۆ لیژنەی مەدانی هەیە بە دوواداچوون بەڵگە شەرنی هەروەرەقە بێ بەجاری وایە شایەدە بەڵام تۆ ئەبێ بەڵگەیەک تێبێت چکە بۆی دەرگای تر نەکرێتەوە نیشی لە کارەکانی ئێمە مەسئولیاتی قانونیمان لەسرە حکومیمان لەسرە ئیداریمان لەسرە ئەخلاقیمان لەسەر شت دەبێ بە بەڵگە بکرێت کە بە ڕێز شتێک ئەکرێ زۆر ئەو وترێ ینی بەڵام تۆ ناتوانین لەسەر وتن ئەوە ئەتوانی کە شتێک گەیشتە قۆناغێکاری لەسەر بکەیت بەڵام شتەکانی ئێمە لەسەر ئەبێ بەڵگە بێ وزارت خۆی ئەوانەی کە دێن تا ئێستاکە هاتوون هەندێکی خۆی داواکە ئەڵێ مەسەن ئەچین بۆ هەڵەبجە لەبەر پەیوەندی بە چیمیاویەوە هەیە هەندێک تر ئەڵێ چین بۆ گەرمیان پەیوەندی بە ئەنفال و جینۆسایدەوەیە هەندێکی خۆمان ینی هەوڵدەین بەنامەکان ئەگەر ئێمە بەنامە دیاری بکەین ئەبێن بۆ شوێنانی کە جینۆسایدی لێ بووە شوێنە دیارەکان ئەمە ئەوە هەڵەبجە هەیە ئەوە گەرمیان هەیە کەلار و ڕزگاری هەیە منطقەی بەرزان هەیە ئەوە تۆبزاوە هەیە ئەو شوێنانە شوێنی گرنگ یان کۆمەڵێ مەحەڵەی گرنگی کە هەن بەڵگەی جینۆساید و بڵێن ئەنفال و چیمیابارانە و بالیسان هەیە شێخوەسانان هەیە شوێنی تر هەیە من حاجی ئاسکە ناسراوم بە ناو سێناویم هەڵنەدەم سووک بێ دەستخۆشی لە ئەم بەرنامەتان ناکەم کە بۆمانتان ساز کردە هەرچەندە یعنی ئەوەنەیشە کورتە ناتوانین هەموو گرێکان دڵمان بکەین و دەستخۆشی لە بەرادرانەکەم ئەوانەی لە مێشکوانە بۆ هەمویان باسییان کرد خۆشحاڵم لەگەڵ کاک ئارام ئەم بەرنامە ڕوبەڕووێتەوە پرسیارم بۆ مامۆستا ئارامەیە دەربارەی موچەکە چکەم زۆر کەستا ئامادەیە بۆ ئەو پرسیارە ئەم پرسیارەکان ئەوان کردیان موچەکە تا چەندە پیاچوونۆتان کرد پەرلەمان وەریگرت یانە بنەڕەتی 600ەکە وتمان بۆ ژن زۆر کەمە چونکە میسەوە کاکەی لەو بەرەوتی ماڵێک 4 مناڵی هەیە
ئەم کوڕێ لە تو دیتە هەمووی ئێمە ڕائەتەکێنیە ئەڵێ یعنی ڕەنجەکەمان وەزاح چووە و ئەو پارە کەمە حەقەوا بیر لە شەیدەکانەکەنەوە شەیدەکان یعنی پارەکە ئیسفادەی مەگەر ئەوە بێت تاقانەیەک زیاتر ئیسفادەی لێکا بۆ تاقانەکان باشە بەڵام بۆ پیرەژنێک بڕام نایە وەک ئەوە بێ ئیسا گەنجەکان بەخێو بکە ئەو دایکێ لە مناڵی پێگەوراکەن تا چنی ئەوە پیاچونەتان کردەمە خاڵێکی خاڵ دووهەمی ئەوە ئیشی ئەنفالە ئەوە ڕێگاوبانی ئەنفالە گەورەترین ڕێگاوبان ئەم گەنجێ لە هەمووی ئەزانێ ئەوە وەزعی ئەنفالە بڵام بەداخەوە وەزیری ڕێگاوبان نیە مامۆستا ئارام وەزیری شەیدانە وەکیلی ئێمەیە باوکی ئێمە ئەوێ هەموو گرێکان ئێمە لە جێگای خۆی بکاتۆ بۆ ئەوانەی لەو کاریا بەرپرسن ڕێگایەک 3 ساڵە بودجەی پێوەرەگیریە و ئامادەباشی بۆ ئەکرێ سەرقڵا سەنگاوە ئەم کۆمەڵە برادەرە هەمووی ئەزانێ سلێمانی هەولێرش ئۆسیەتەیەکەوە لە ناو سنووری ئەنفال و ڕەت ئەوێ ئەوە گەورەترین خزمەتە و ئەنفال سنوورەکەیشی هەمووی نەوتە ئەتوانن لە پارەی نەوتەکە هەر لە عنی عقد زەویەکە لە شرینیەکەی جادەوبانەکە بکرێتە قیر و وڵاتەکەمان نزگۆ بکرێ و لە بنارگلیش بۆ سەرقڵا ئەو دوو جادەمانە ها لە بەرنامەوە ئەو پرسیارێن هەیە و ئیتر مستەشارەکانیش وا بزانم زۆر قسە لە سەری کرا بڵام من یەک پەیامم هەیە مستەشار ئێمە بۆ یعنی شکاتی لێ بکەین کەی مشکلەی ئێمەیە حکومەت ئازادی کردووە ئەو حکومەتە ئازادی کردە ئەوانش پەنایانداوە هیچ فەرقێکیان نییە ئەو کەسەی ئازادی کرد لێ مستەشارە بۆ ئێمە ئەم سوڵتا ئێمە وەکو هەر وەگە سوڵتەکەتی تۆ بەرچاومەنە چونکەمە ئەوەی 91 بەرەی کوردستانی ئافی کرد ئەی ئەمەی وا لە 2003 گەڕیاوە ئەی ئەوە بۆ بێژێ بەس حاجی ئاسکە وازمان لێ بێرێ ئێمە هەردوو حەزب سەرەکی ئافمانی کردووە زەلام منێرێ بۆ ماڵم دەست خۆش زۆر سپاس سەبارەت بە موچەکە ئێمە وا داوامان کردووە موچەکان کە یەک هەمووی زیاد بکرێ ئەنجا ئەوەی ژماری شەهیدیشی بە تایبەتی بۆ ئەنفالەکان ئەگرێتەوە هەن بەداخەوەیانی ژماری شەهیدیان زۆرە و تایکە ئەوەکو پێویست باوەڕێن 2 شەهیدی سێ هەیە تا 4ەکە ئەو باشە بەڵام 5 و 6 یانی دوانوسیان وانەمووی بەڕاستی داوامان کردووە کە بە ڕێژە مەسەن یەکەم موچە دووەم موچە سێم شەهید چوارەم بەو ڕێژەیە موچەکە زیاد بکرێنی بۆ ئەوەی کە جێگەی ئەو ژماری شەهیدەکە هەبێ ئەو ڕەواییەک هەبێتەوە ئەوە ڕاستەکەنی ئەمە پێمان خۆشە زیاتر بێ بۆیان و داوا ئەکەین و هیوادارین بەڕاستی سەرکەوتوی بین و هەموو لای پشتیوانیمان بکەنەوە پێمانەوەی و داوایەکی ڕەوایە دەستان خۆش باشە فەرموو ئەکرەم ساڵح شارۆچکەی کفری شارەدەی سەرقڵە زۆر سپاس سەبارەت بۆی کە مامۆستا ئارام وەکو وەزیری پەیوەندیدار بە کەیسەکە داوای بەڵگاکە من ئەڵێم مستەشار بوون هەر ئەو کەسێک کە کاتی خۆی بەڵێنی داوبۆتە مستەشار داوای کردووە هەر بۆ خۆی تاوانە چونکە جێبەجێکار و لایەنگر و پیلاندانەر و ڕێگە خۆشکەر و هەموو ئەو کەسانە بوونا ئەوان توانیان دەستی حکوومەتی گۆڕ بە گۆڕ بگەێننا دیاتەکانی لە ئێمە لە هەیکەلی وەزارەتەکەی مامۆستا ئارامیشە ڕاستیەکەی سە من دوێنێ زۆر خۆشحاڵ من دوێنێ ئاتم بۆ تەلاری هونەر لێرە مەراسیمی ساڵیادی ئەنفال کە لە سلێمانیا ئەوەی جێی داغ بوو ئەتوانم بڵێم بۆ خۆشیەوەیە نەمتوانێت حسابی بکەم بەڵام 140 کەس 150 کەس حضوری هەبوو لە کاتێکە بەس ئەفوم کە لە کاتێکە بەس بەڕێوەبەرەتی شەیدانی سلێمانی 200 کارمەندی هەیە داوا ئەکەین ئێمە کە سوکاری ئەنفال بۆیە پرسیارەکەم ئاراسی وەزارەتی کشتتوکاڵ ناکەم زۆر مناڵی ئەنفالمانێت تەخەڕوجیان کردۆدا نەمەزراون ئەگەر یەکم ئەگەر بێت و کارمەندەکان یاخود ئەوانە زۆرترین خەڵکی ئەنفال وایە هیچ نەبێت دوێنێ مەراسیمەکەی دوێنێ دەوڵەمەند زۆر سپاس مامۆستاگەیان گەروەڵامی یەکشت ناسنامە یەکم لایە ناسنامەی وارسێکی ئەنفالە 11 کەسی ئەنفالە چۆتە سەیتەرەی هەولێر کاری پێ نەکراوە ناسنامەیە بۆ لە پشتەوە ئەمە شتێکی مەسەن شتێکی هونەری ئەڵێ تەنابە مەستی وەرگرتنی موچەک بەکاردێ ینی ئەو حەقەشمان پێ نەدراوە کە ئەوە بێ زۆر سپاس فەرموو سپاس بۆ پرسیارانە سەبارەت بە تاوانبار ئەگەر بکرێت بە کورتی سپاس بە کورتی تاوانبار جۆری جیاجیا هەیە تاوانباری جینۆسایت هەیە تاوانباری جەنگەیە تاوانباری دژی مرۆڤایەتیە جۆری ینی پۆلێنی تریشی هەیە ئەوان هەرکە بەڵگەی خۆیان دادگا ساغێک هاتەوە چییە ئەوەی ئێمە لەسەر تاوانبارانی جینۆسایدەوەی ئەنفال ینی ئەو پەڕی تاوانە ئەوێ ئەنی بەڵگەکان بۆ پێوێ بێ ئەو کەسە تاوانباری جینۆسایدێنەوە دادگا ئێڵێ ئێمە نایڵێن بەدەست دادگایە و
بەدەست ئێمە نییە. سەبارەت بەوەی کە کارمەند خۆی کارمەند ئەوە ناتوانانی بە هەموو کارمەندی بڵێن کەینەکە بڵێ بڕ لە هەموو بۆنەیە کە ئامادە بێت هەر خراپ بڵێنەوە کارمەندی خۆیانە پڕێکن و دوای ئەوەشن لەسەر حسابەکرێ ناشتوانین لە ڕقانون شەو ناتوانانی پیان بڵێ وڵاوی کە گرنگ بوو دەبای جوابیدایەتەوە ئەوەی هەوێکە بەڕاستیەوە ڕاستەکە بۆچی ئەمنا کابرا نازن 11 کەسی ئەنفا لە ئەیبا لە سێترێت قبولی ناکە بۆ لێ بنووسێ ئیلا بۆ وەرگرتنی موچە بۆ نازنامەیەکیان نەبێ مەکە حرمەتی بیگیرێ ئەوە زەرورەوە خۆی شێرەوانی باس کرا لەم ڕۆژانە مەسەری پێناسەی شەهیدە ئەنیمە کاری لەسەر بکەینەوە پێناسەیە بکرێت پێناسەیەکی باشتر ێنی ئەگەر بکرێ وەکو ناسنامە و قانون نازانێ ئەمە نازانین ئەمە توانین داوا بکەین بەڵام قانون ئەزانێ ئەوە چۆن بەڵێن حسابی بکرێت بەڵام وەکو کە سوکاری شەهید پێمان باشە هەوڵدێن ئەو پێناسەیە باشتر بکرێت و شەهیدەکانی ناو بنووسێت زیاتر ئەتیباریشی بۆ بکرێت هەوڵدەین. زیندانیانی سیاسی ئەنفال تا ئیجاگیر زیندانی سیاسی ئەنفال کە 6 مانگتش بۆ تەنانەت لە یاساکە وا بزانین پێشنیارکەوە تەنها ڕۆژێکیش گیرابێ ئەبێ حسابی بووێت تا حسابی بوونەوە کە لە کاتێکا دیعاەیە لە دەنگۆیەک بوو کە لە عێراق وەکو ملحەبووی سەرف کرا بۆیان سەرف کراوە کە لارێم نەدراوە پێ بەڵێ زۆر سپاس یەک خاڵی تر ئەگەر بمبوونی دادگای فەرعی باس کرا ئێمە چوونە لای بەڕێزمان جەلال برادران زۆر ئینسان لێرە ئامادەن کە وعدی پێداین دادگای فەرعیمان بۆ بکاتەوە لە ناوچەکانە و لە لای خۆشی نوێنەرێک مابی هەموو کاتێ خۆی ببینین لە بەغا بەڵام بەداخەوە بۆمانە بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان بەڵێ سپاس سەبارەت بە قەرەبووکردنەوە خۆی قەرەبووکردنەوە کۆمەڵی لایەنی هەیە ئەوە پیاوانە دیارریەکە ئەو پرۆژە یاسایی بەڵێن پێشنیاری کە داوا کراوە تەسنیف کراوە مەسەلەن شەهیدەوەی کەم ئەندام بۆ ئەوەی زەرەری مادی و معنەوی لێکەوتیان زەرە مادیەکان پۆلێنی جیاجیای هەیە ئەوە دادگایان و کات کلجنەی باڵا دروستە بێ ئەوانە تەسنیفەکە و پۆلێنەکان جا ئەو کەسە چ جۆرە زەرریش پێگەشتووە باڵێن کە سوکاری شەهیدا کۆمەڵێ زەرری پێگەشتووە مادی کۆمەڵێک مەسەن خانووی لە دەستچووە خۆی لەوانە تووشی ئازار بوو بێ نەخۆشی بوو بێ کەم ئەندامی بوو بێ کۆمەڵی ئەوانە تەسنیفەکرێ بکرێ ئەوانە ئەبێ ئەمە داوا ئەکەینی هیواخوازین کە ئەوە وا بچێتە سەر قەرەبوویی زۆر باش بکرێنەوە ئەوەی ئەمە داوامان کردووە ئەگەر بکرێ قەرەبووی باشەکرێنەوە ینی هەر ئەوە نییە ئەوە مەسەری تاپەکانی زەوی زۆربەی کارەکان کراوە بەڵام بەشێکی ئەوەی کە تاپۆمان ئەمە داواکە باسمان کردەوە هەوڵی بۆ دێن داواکاری بەڵێ زۆر سپاس فەرموو ئەو یاسایە کە دەرچووە نازانم دوای ئەوەی کە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی بۆ دەرچووە بڕیاری ئەنجومەنی وەزیران باس لەو کاک محەممەد باس کرد خاڵێ لەو خاڵانە ئەڵێت ئەوەی کە لە ڕۆژێکەوە لە مانگێکەوە بۆ 6 مانگیرا بێت تەنها بۆ 1,250,000 ئەدرێتێ و موشە شمولی ناکات جا من ئەپرسم لە کاگارام و لە ئەو کەسانی کە ئەو یاسا ئەو بڕیارێکیان دەرکردووە کەسێکی ئەنفال کە لە زینداندا لە مانگێکەوە یعنی لە ئەنفال لە 5 مانگ کەمتری نییە من دڵنیام لەوەی چونکە خۆمێکێکم لەوانە بۆ حسابی ئەنفال لەگەڵ کەسێکا بگرێ ئەگەر لەسەر هەر شوەیەکی سیاسی من یعنی مەبەستم ئەوانە نییە ئەوانە کەمکەمەوە ئەوانە هەموو کەسێک بەش بە حاڵی خۆی سەنگی قورسایی خۆی هەیە لەگەرەگەر لە هەر بواری خزمەت بێ بواری تاوان بێ بە کورتی خۆی ئەو یاسای زیندانیان ینی باش بوو دەرچوو ڕێنمایەکانی شەر باش بوو و ئەمەوەمان کرد هاوتاش بێ لەگەڵ ئەو یاسای زیندانی کە لە عێراقیشا هەیە ئەو مافانە و ئەوە لەوە پەرلەمان تەزدیق کراوە و ئەگەر کەم و کوڕیشتە تیاابێ ئەکرێ پێداچوونی پیا بکرێنی ما هەموارکردنەوە ماوەیەشکە بەڵام بەگشتی یاسایەکی باشە و ئەوانەی بەڵگەکانی ژوایە تۆ بەڵگە مەرز نییە هەرینی گوتمان ئاسانکاری بکەن بە تایبەتی بۆ ئەوانەی زیندانیانی ئەنفال ئەوانەی لە نوگرە سەرمان تۆبزاوە شوێنەکەن خۆمیانی زەختم کردێتەوە ئاسانکاری بەڵام ئەبێ بای ئەوەندە هەبێ ئەوە زیندانی سیاسی بۆ لەوێنی شتێکت هەبێ داوێکت هەبێ کە بیسەلمێنێ بەڵێ زۆر سپاس فەرموو نەوزاد فات کە سوکاری قوربانیانی ئەنفال لە کەلار سوپاس بۆ هەموو لە ئەکسەرەتا من یەک پێشنیارمەیە بۆ جەنابی وەزیر بەڕێز جەنابی وەزیر بوون پێشنیارەکەم جارە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی خۆتاندا پێشنیار بگەیت کە پێش ئەوەی حکوومەتی عێراقی و جاش و مستەشارەکان داوای لەبردون لە کەسوکاری ئەنفال بکەن پێویستە حکوومەتی هەرێم و حەزبە کوردەکانی ئەو سەردەمەش کە بەرپرسیارن بۆ مێژوو ئەنفال بە ناوچە ئەوانیشەوە ڕوویداوە ئەوان ئێمەیان کردوتە سوتەمەنی ئەبێ ئەوانش داوای لەبردون بکەن بەڵێ زۆر سپاس بەڕاستی خۆی تۆ ناکرێت یەکە قوربانی بی بڵێ خۆی داوای لێبردم کە ئەمانە خۆیان خەڵکی تێکۆشەرن و پێشمەرگەرن و خەباتیان کردووە و ئیتر لە ئەنجامی جەنگ و ناخۆشیەکان هەمووی جەرجی سوتاوە پێی ناخۆش بۆ گەلەکەی وا لێ هاتووە
یعنی ئەوان داکۆچیکردن ئێستاکە لە مافەکانی ئەنفال لە بەغدا لە شوێنەکانی تر ئەوانەی بە جینۆساید ناسران هیوادارن قەربووکردنەوە کە بێ ئەو مافانەی ئێستاکە هەوڵەدا دابینکرێنی بە هیمەتی کۆمەڵی لایەنێ بێ و پێزانینە هەبێ تۆ نایبەر ڕووی ئەگەر هەندێکی سوپاز نەکرێ ئەربای ئەو جۆرە پرسیاری هەر ناوێت لێ بکرێ بەڕاستی فەرموو. بەڵێ من حەسەن عەلی تاقانی ئەنفال. ئەنفال پرۆسەیە ئەبێ حکومەت بکاتە پرۆژە وەکو ئەنفال تاوانی پێ ئەنجام درراوە ئەبێ یەکەم هەنگاوی ئەنجامدەرانی بە دادگا بگەینێ. ئەو پرسیارم بۆ بەڕێز مامۆستا ئارام چی هەنگاوی عملی نەک وەکو حەزەکەم یان ڕۆیشتم یان دڵخۆشم چی هەنگاوی عملی جێبەجێ کردیان. ئەوە یەک دوو من لە بەرەی دوو دایک لە کاتی شاڵاوی ئەنفالدا کە ببوورەکە بەناو خۆمەیانی بە نوێنەرەتی خەڵک قسە دەکەم. ئێمە دە کەس بوون ئەندامانی خێزامان نۆی بەرەو شاڵەت لەو شاڵاوە تێچوو بە تەنها من ڕزگارم بوو. مقارنەی ئەو موچەیە من وەریەگرم لەگەڵ فەوجەکانی 35 وەسەد و 265 یعنی مقارنێکە ئایا چی تەوازنیەکە یعنی ئەو عەدالەتی لەکوێیە. دەست خۆش مامۆستاگیان ئەوەی ئێمە ئەوەی ئەو هەنگاوە عملیەکان کردومانە ئێمە حەزەکەین بەڕاستی قسەی زر نەکەین بەڵام بەکردەوەی چوین بۆ بەغا ئەوە کاگعادی لێ بۆ ئەو کارە باش بوو سەری گرت ئەو دادگای هێڵراوە بۆی تاوانباران بدرێنە دادگا و ئیش لەسەر و کەیسانی ماوە داوامان کردەوە کونووسراو لەسەرەوە داوامان کرد و دەختمان کرد ئەو کارە بکرێ مەسەری دادگایکردنی تاوانباران و داوامان لە پەرلەمان کردەوە ئیستثنا بکرێنی تاوانبارین جینۆساید نەکرێەوە کاری تریشەکەین یعنی ئێمە پێمان باشە پێشمان خۆشە ئەو دادگاییە بکرێەوەوانە. فەرموو. من حوسێن تاڵاوی لە کفری هاتووم پرسیارێک ئاراستەی بەڕێز کاک عادیل ئەندام پەرلەمانی عێراقەکەم دەربارەی ئەوەی ئەو لە پەرلەمانی عێراقا ئەو کاتەی پرۆسەی ئەنفال ئەنجام درا ئێستاکە ئەو ئارەبانەی لێ لەناو ئەو پەرلەمانە مناقەشە و هەموو شتێکەکەن دیارە ئەوانە زۆریان لایەنی ئیسلامی و لە دینە یعنی زۆر خۆیان بە پێشکەوتو ئەزانن. ئایا ئێوە ئەو پرسیارەتان لەوانە کردووە ئەو پرۆسەی ئەنفالە بۆچی کریا ئەنجامەکەی چییە و ئیسە بۆ احترافی ئەوە ناکەن بڵێن ئەمانە گۆڕە بە کۆمەڵە و یاخود بۆ شتێک لەسەر ئەو بابەتە بە ئێوە ناگەێنن. پرسیاری دۆمیشی بۆ بەڕێز خۆشەویستمان کاکە مامۆستا ئارام من زۆر دڵنیگەرانم لە خانە نشینکردنی ئەو جاش و مستەشارانەی بە پلەی پێشمەرگایەتی چونکە پێشمەرگایەتی بەڕاستی پیرۆز و شرینە. زۆر سپاس پەیامەکەت گەیشتووە پرسیارێکی زۆر کە هەموو کوردێکەوێ بیکە بە تایبەتی ئەوانەی کە لایەنە ئیسلامیەکانی کوردستان کە لەوانێت تا ڕادەیەک پەیوەندیان لەگەڵ عالەمی ئیسلامی هەبێ ئەو پرسیارە بکەن. ئەنفال لە لای ئێمەی کورد معنایەکی هەیە و لە قورئاندا ئەنفال سوورەتی هەشتەمە و بە پێی مفەسیرین کە تەفسیری ئەنفالیان کردو وەیسئەلونەکە عن الأنفال قل الأنفال لله وللرسول یعنی غەنیمەت ئەو غەنیمەتەی کە سوپای مسلمانان لە سەردەمی شەڕدا لەگەڵ کافرەکان ئەیان گرت پێی ئەوترا ئەنفال غەنیمەت. ڕژێمی بەعسیش بۆ لە ناوبردننی ئەو گەلە و بۆ هەڵخەڵەتاندنی عالەمی عەرەبی و ئەوەی کە تا ئێستاش هەڵخەڵەتێنراوە و بۆ هەڵخەڵەتاندنی عالەمی ئیسلامیش کە تا ئێستا هەڵخەڵەتێنراوە ئەو شەی بەکارهێنا. لە هەموو دێشی کوردستاندا مزگەوتێکیان دوو مزگەوت هەبوو بەڵام سوپایەک ئەنفالی دەکرد کە شیعارەکەی وحدە عەرەبیە وحدة حرية اشتراكية أمة عربية واحدة ذات رسالة خالدة أما شعار كيبو لكات لو كاتجده همو جهاني إسلامي بيدنك بولا أستم تاوانا ده بوي أو ناوي بكار هنا بوي شرعية داد ببروسكاني زور زار أو برسيارة مان كردوه زور زار أو برسيارة مان كردوه بنصيش أو آية من هنا وتوا وإذ نجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب يذبحون أبناءكم ويستحيون نساءكم بنو إسرائيل كآل فرعون تاوانەکانی وەکو لە دژی بەنو ئیسرائیل ئەنجام ئەدا هەمان شت سەدام بەرامبەر ئێمەی کردووە. بەڵام من تەنها ئەوە دەڵێم هیوادارم کە دووبارە نەبێتەوە نەکدان بە تاوانەکەیان دابنێن لە بەرەوەی هەموو جیهانی ئیسلامی تەنانەت ئەو سەربازگانەی کە خوشک و برا و کەسوکاری ئێمەی تێدا ئەنفال دەکرا ناوەکانی خالد بن الولید و قعقاع و صلاح الدین و ناوی سەحابەی لێبوو دەستت خۆش بۆیە وەڵام وەرناگرینەوە لە عەرەبی شۆ بێنی. بەڵێ بەتەکیدی مامۆستا جەلال من خۆشم وەکو کا حوسێن نیگەران و پێم ناخۆشە یەکێ بەناوی پێشمەرگایەتی و خاننشین بکرێ پێشمەرگە نەبووە نەخوازە بڵێن دوژمنیش بوو یا خائین بوو بێت. دەستت خۆش بێت. ڕەشید عەلی لە کەلارەوە من دوو پرسیارم هەیە بۆ مامۆستا ئارام. یەکەمیان
من بە مامۆستا ئارامەڵێم هەردووکمان لە سەردەمی ئەنفالای پێشمەرگە بووینە ئەو شتانەمان زۆر بە ئاشکرا بە چاوی خۆمان بینیەوە من لە ئەنفالی 1 3 4 5 6 حەوت بەشدار بوومە بەرگریم کردو پێشمەرگە بوومە لە گەرمیانەوە لە دۆڵی جافایەتیەوە هەتاکو قەندیل لە هەموو شەڕگەکانە جگە لە فڕۆکەوانەکان تۆپ هاوێژەکان ئەوانەی کە دەوابیان لێخوڕی عەرەبوون باخەکەی هەموو جاش بوون ئەنی ئەوە تاوان نییە ئێستا ئێمە خۆمان لەوانە خۆش ببین کە ڕۆژگارێک ڕوبەڕوومان وەستا بوونەوە من بە مامۆستا ئارام ئەڵێم دکتۆر مەجید پێش ئەو وەزیری شەیدان بوو وتی ئەگەر تاوانبارانی ئەنفال نەبرێنە بەردەم دادگا من استقالێدەم من بە مامۆستا ئارام ئەڵێم ئەم چی ئەڵێ ئەمە پرسیارێکم دووهەم پرسیارم چی کراوە بە دۆکۆمێنتکردنی تاوانی ئەنفال کەسوکاری ئەنفال مناڵەکانیان لە سەردەمی شاخە بەهۆی شۆڕشی کوردەوە بەهۆی ئەو بارە نائارامەوە کە پیانەوت هێڵی سوور ناوچەی محەڕەمە کە کرابوو زۆر لە خوێندن مەحروم بوون بۆ کارێکی وان ناکرێ ئەو مناڵانەی ئەنفال کراوانە لە هەندێک شت ببیێرن کە شادیان نییە لە دامەزران زۆر باش مامۆستایان گەر بە کورتی ئەوەی یەکەممان باس کرد بڵ ئێمە بە کورتی ئێمە لەگەڵ ئەوەدان پێمان باشە پێمان خۆشەوەنە دادگای بکرێن و کاری شەکەین ئەوەندەی لە سنووری توانای خۆمانە بۆ بە دۆکیومنتکردن ڕاستەکە ینی ئێمە وەکو پێویست نەکراوە ئەبێ دامەزراوێکی باشی بۆ دامەزرێنین هەندێک باسم کرد لەگەڵەوانە لێکۆڵنەوەی سنتەری لێکۆڵنی زانستی لەگەڵ زانکۆکان و لای خۆشمان دامەزراوە ئەبێ کاری باش بکرێ ڕاستەکە هەندێک کراوە ئەوەی خوێندن ئێمە زۆر جەختەکەین و زۆر باسەکەین داوای هاوکاری زیاترەکەین بۆ خوێندن ڕاستەکە ئێمە خۆمان زۆر پاڵپشتی ئەوەکەین ڕۆڵەکانی شەهیدان هەمویان ینی بە کاڵیم شەهیدان هەموو مەبەستمە هان بدرێن و هاوکاری بکەن پشتیوانی بکەن بۆ پرۆسەی خوێندن هەم وشیار بنەوە هەم کاری باش پەیدا بکەن هەم خزمەتی خێزان و ملەتەکەشیان بکەن ڕاستەکەەوە بێکاری باشتر بکەن دەستت خۆش بێت سپاس سەرەتا ئەمێ بۆ دەست پێ بکەم ئەڵێم نەفرەت لە تاوانبارانی ئەنفال نەفرەت لەوەش لە بیریان دەکات پرسیارەکەم و مامۆستا ئەوەیە جەنابی سەردانی بەغاگرە بە بەستەوەی ئەو دادگای هەڵنەوەشێتەوە ئایا پرسیار ئەوە نییە خۆمان خاوەنی پەرلەمان و حکوومەتین دادگایەکی سەربەخۆ لە کوردستان دامەزرێ بە مەسی دادگایکردنی و کەسانی کە دەستیان لە تاوانیان فال هەبووە سەبارەت بە دادگاکە ئێمە ئەگەر ئەو ئاسانکاری باسمان کرد بکرێ ینی بەشێکیە بێتێرە ئاسانکاری بەڵام بۆ ئێمە دەڕووی نێودەوڵەتی و باشترە لە ئاستی عێراقا بێ ناساندن و تاوانبارکردن و باوڕێن سزادانەکە ئەوە بۆ ئێمە باشتر زۆر سپاس سێ پرسیارت لێ یەکەم گەر بە کورتی وەڵامم بیتەوە یەکەم سەرۆکی تیمی بەرگریکار لە کەیسی ئەنفالی بارزانیەکان دەڵێت کە ژماری تاوانبارانی ئەنفالی بارزانیەکان زیاتر لە 530 تاوانبارە یاخود تۆمەتبارە تا ئێستا یەک کەسیشان دەستگیر نەکراون ئەو واڵێ تەنانەت وەزارەتی دادی عێراق گیان کە حامد یوسف حەمادی بێتاوانەوە ئازادی کرد لە کاتێکە دەستیە بۆ لە ئەنفالی بارزانیەکان ئەمە یەک لەو چاوپێکەوتنی کاڵی ناتوانین بڵێن ئەنفال دووبارە نابێتەوە ئەمە دوو سێ پرسیارێکی میوانەکانمە ئەڵێت کچ و کوڕی ئەنفال هەیە کە کەم ئەندامن و نەخۆشی درێژخایانیانێ بەرنامەتان هەیە بۆ ناردنە دەرەوەیان گەر زۆر بە کورتی سوپاس دەکەم بەڵێ سەبارەت پرسیارێکم زۆر باسمان کرد لەسەر ئەو تاوانبارانە بێ دادگایی بکرێن پێمان باشە ینی بەڵگە هەبێ دادگایی بکرێن و کاری لەسەر بکەین ئەوەی پرسیاری دووەمیان ببوورە ئەوەی لە چاوپێکەوتنێکدا وتوتە کە ینی ئەنفال زەمان نییە کە دووبارە من لە سەیری مێژووی ئەم ناوچەیەکەن مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی کۆمەڵێشت دووبارە بەتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەدبەندی خۆی هەیە و مێژووی گەلی کوردیشمان ینی جینۆساید لە چەند شوێنی جیاجیا دووبارە بێتەوە ئەمە ترساندن نییە بەڵام ئەبێ هەوڵدەی دووبارە نەبێتەوە ینی کارکردن بۆ هەتا تەنانەت بۆ دادگایکردنی تاوانباران یەکێک لە ئەمانزەکانی ئەوە دووبارە نەبێتەوە بۆی تاوانباری تر نێت ینی نەوێرێ تخنی تاوانی وای وا بکەوێ من شکل داواکاریەکانمان ڕاستە یادگار یەک تێبینی بچکمێ ئەو بەڕێزە کە لە نورە سلمانیا لە تۆبزانە دەرمیشۆ گەڕاوەتەوە قسەیەکی کرد لەسەر ئەوەی 5 مانگ یا 6 مانگ کاکە بڕیاری ئەنفال بە هەر بڕیاری ئەوەی کە علی حەسەن مەجید دەکرێت بە پرسی مەکتەبی شیمال لە 87 دراوە یعنی کەواتە لەو چرکە ساتەوە لە ڕووی قانونیەوە ئەکرێ وەزارەت ئیش لەسەرەوە بکات لەو چرکە ساتەوە بە زیندانی سیاسی حساب بکرێن یعنی کە بڕیاردرا ئەمە ئەرزی محەرەمەیە کە بڕیاردرا کەسێ لەوێ بگیرێ ئەکوژ لێ ناودێ بەڕاستی لە ساڵ زیاترە ساڵ نیوش زیاترە بۆچی ئەو 6 مانگ حساب بەڵێ زۆر سپاس بینەرانی ئازیز لێرەدا
بەم شێوەیە دێمە کۆتایی ئەم بەرنمەیەم کە تایبەت بوو بە قسەکردن لە سەر ئەنفال زۆر سپاس بۆ مامۆستا ئارام ئەحمەد کە وەزیری شەیدان و ئەنفالکراوان لە حکوومەت هێرێمی کوردستان لە بەرنمەکەم ئامادە بوو کاک ئەحمەد مەجید بەرپرسی نووسینگەی باشووری ڕێکخراوی چاودێری کوردۆسایت هەروەها کاک عادل عەبدوڵڵا پارلەمانتاری عێراق و جێگەری لیژنەی شەیدان و قوربانیان و زیندانیە سیاسیەکان هاوکات کاک لەتیفاتی فەرەج وەکو نووسەر بەشدار بوو لەگەڵمانە لێرەدا دووبارەیەکەمەوە کە زۆر داوای لێبوردن لە میوانەکان مەکەم دڵنیام کە ڕەنگە ئەوە بڵێن کە مافم نەداون یاخود بەپی پێویست نەیانتوانیەوە پرسیارەکانیان بکەن بەڵام هەر هێندە توانیم لە بەرنمەکەما جێی بکەمەوە هیوادارم دڵگران نەبم لێم و لە کۆتاییە جارێکی تر زۆر سپاسی ئەو ستافە ئازیزەکەم کە تا ئەم کاتە لەگەڵما بەردەوام بوو بۆ تۆمارکردنی ئەمەڵقەی بەرنامەی بەکراوەی تا بەرنمەیەکی تر بەخواتانە سپێرم و ماڵتان ئاوا بێت.